ئەمە زۆر گرنگە چونکە زۆر تەواوە لەبەرەوەی هەرێمی کوردستان وەکوتم تەنها هەرێمی باشوور نییە هی هەر چوار پارچەیە ئەوانیش بە هەمان شێوە حەقیانەیە بەسەر ئەم هەرێمەوە ئەوان شێ بیپارێزن وەکو چۆن کە بە هەرێمی خۆی بزانن و بیپارێزن بەداخەوە کەماڵێن نەک بۆ هەر کەسایەتی ئەگەر کەسایەتێکی کورد پێویستە بزانێت کە دوژمنان هیچ کاتێ دڵسۆزی ئەمەنین ئەبێ ئەوانیش ڕێز لە پێگەی هەرێمەکە بگرن و هەر پێش هەموو کەسێ ئەوان کوردەکانیان خۆش بێ ئەو سەرکردانیان خۆش بێ کە چەنە ئەوانیش لە پێناوی خاکەکەیانە کە خاکە کە ناتوانن تەنها لە جێگەکانی خۆیانە بە زمانی خۆشیان قسە بکەن لەبەرەوە ئەبێ ئەمە پەیامێکی تر بێ بۆیان هەتاکو ئێمە یەکگرتوو بین نە تورکیا و نە هەر هیچ لایەنێکی تر ناتوانێت دەستدرێژی بکاتە سەرمانەوە بۆ شێوەی ئێستاش پێگەکەمان بەڵام پێگەکەمان بلەرزێنێ وەکو ئێستا ئازانم کە کورد خەریکە زۆر بەهێز بوو وەکو پێشتر نەماوە تەبان ئەم پەیامانە خۆی گرنگە لەبەرەوەی چونکە پێی ئەڵێ ئەگەر ئێمە یەک بگرینەوە جارێکی تر ئەم دەوڵەتانی دراوسێ بۆ شوێ ناتوانن بەرامبەرمان بچکەن پێویستە وەکوتم جارێکی تر دانیشتن بکەنەمانە هەموو ئەو سەرکردە کوردانە دانیشتنێک بکەن پەیامێکی ڕاستەقینە بە یەک بنتەن کە وەکوتم کە باسی یەکڕیزیەکەن ئەو یەکڕیزیەی ناکە ئێستا قسەی لەسەرەکەن یەکڕیزی حەقیقی بیر بکەنەوە کە کورد پێویستی بەوەیە پێگەیەکی بەهێز بە خۆی دروست بکە وڵای ئێمە وای دەبینین لە هەموو پارچەکانی کوردستانە خەباتی کوردایەتی خەباتی میلەتی کووردە یعنی هەر جۆرە ئیشکردنێک و هەر جۆرە هەنگاونانێک لە دژی خەباتی کوردایەتی لە هەر شوێنێک بیکەی هەروەگەوەیە کە لە دژی خەڵکی کوردستان لە شوێنەکانی تر بیکەی مەسەلەن خیانەتێک ئەگەر بکرێ لە دیاربەکر وەگەوەی خیانەت دەکرێت لە سلەیمانی فەرقی چییە وەگەوەی خیانەت بکرێت لە دوهۆک لە سنە لە سەقز لە قامیشلو لە کۆبانی یعنی هیچ فەرق ناکە هەر جۆرە کەم و کوڕیەک لە حرەکەی کوردیا هەبێ لە ناواخنی بزوتنەوەی کوردایەتیدا هەر جۆرە خەلەلێک هەر جۆرە لارە سەنگیەک هەبێ زەرەری هەیە بۆ هەموو خەڵکی کوردستان بەتەکید وا پێویست دەکە هەموو حیزبە کوردستانیەکان هەمومان بەیەکەوە نەکرد تەنها یەک حیزب دیاریکراو هەمومان بەیەکەوە کوردایەتی سەرمەشقمان بێ کوردایەتی ئاڵامان بێ کوردایەتی بەیرەقمان بێ ئەمە گرنگە یعنی ئێمە بێزگە لەوە ئەگەر لە حاڵەتێکە هەندێک کەس بە کوردایەتی حەساسیەتیان هەیە باشە با نیشتمان پەروەرێتی ئاڵامان بێ با نیشتمان پەروەرێتی نیشتمانی کوردستانیانە با ئەوە هەروەها دڵسۆزی و وەفا و مەردایەتی با ئاڵامان بێ بە دروشمی ئیشکردنمان بێ ئێمە هەمیشە لەگەڵ پەیامی خزمەتکردن بە خەڵکی کوردستانی